فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستانم ئیماندارانی زۆر ئازیز و بەڕێز، لە زنجیرە باسی شارەزابەدا لە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش داین. باسی ئەوەمان کرد دوو ئاەت نییە لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا وەکو یەک بن. کاتێکدا خوێنیتەوە وا هەز دەکەی ئەم دوو ئاەتانە دووبارەن لە دوو سوورەتی قورئاندا، بەڵام بە دڵنیاییەوە هەرگیز لە کەلامی خوای پەروەردگارە لە قورئانی پڕ موعجیزەدا نابێت دووبارە هەبێ. یەکێ لەو ئاەتانەی تا ئێستا جەنابەت خوێندووتەتەوە، من خوێندوومەتەوە و ئەزانین ئەوە دووبارەیە. لە سوورەتی ئیبراهیم خوای پەروەردگار دەفەرمێ وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها، ئاەتی 34 سوورەتی ئیبراهیم. لە ئاەتی ژمارە 18 سوورەتی النەحلیشە خوای پەروەردگار بە هەمان شێوە دەفەرمێ وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها. ئەم دوو ئاەتە ڕێک وەکو یەکن یاننا؟ وایاننا؟ هەر ڕێک ئەوە تا من خوێندمەوە وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها، هیچ فەرقێکیان هەیە؟ بەڵام فەرقێکیان هەیە، ئەویش ئەوەیە خوای پەروەردگار لە ڕێنووسی قورئانیدا پێمان دەڵێ ئەم قورئانە وەکو کتێبی حەدیث نییە، وەکو کتێبی زانایان و ئەدیبان و شاعران نییە. ڕێنووسی قورئان بۆ خۆی موعجیزەیە. وئین تەعودوا نعمەت الله، تێیەکە چۆن نووسراوە؟ تێیەکە دەمی کردوێتەوە، ئەوە تێی کراوەی پێ دەڵێن. چاوتان لێیە بەڕێزان؟ وئین تەعودوا نعمەت الله، تێیەکە ئەوە دەمی کردوێتەوە، تێی کراوەی پێ دەڵێن. بەڵام هەمان ئاەت لە سوورەتی نەحلدا تێیەکە چۆن نووسراوە؟ نعمەت نووسراوە تێی خڕە. جیاوازەکان لە ئەوێدایە. ئێستا جەنابەت بۆت هەیە پرسی باشە بۆچی لەوێدا ئەگەر بسەیری ئەم قورئانە چەند وردە بەس ئەو تێی سوورەتی ئیبراهیم بەس تێی خڕ بوویایە نعمەت ئەوە بنووسرا دەبوو ئەو مصحەفە 1 ملیۆن بێ هەر هەمووی بسووتێندرێ، نابێت لە بازاڕا هەبێ، بەس ئەو تێیە خڕ بکرایە. ئەها کەلامی خوا سبحان الله. ئیسلام هیچ شتێکی بە موعجیزە نەیەشتۆتەوە، بەس قورئان نەبێ. ئەم قورئانە حتا دەچینە قیامەت هیچ کەسێ جورئەتی ئەوە ناکات تێیەکی کراوەی بکا بە تێیەکی خڕ. ئێمە خاوەنی ئەم قورئانین، دایمە دەست بە قورئانەوە بگرن. ئەوە کەلامەکەی خوایە، ئەوە موعجیزەکەی کە خوا بەڵێنی پاراستنی پێداوە. بەس ئەو تێدا بخەی خۆ لە خوێندنەوەی فەرقی پێ دەکەی؟ وئین تەعودوا نعمەت الله، بە تێی خڕ بێ و بە تێی کراوە بەڵێ فەرقی چییە؟ بەس ئەو تێدا بخەی ئەبێ ئەو قورئانە هەر هەموو بسووتێندرێ لە شوێنێکە، نابێ ئەو مصحەفە بەدەستی خەڵک کەوێ. سوورەتی نەحلیش ئەگە تێی خڕەکە بکەی بە تێی کراوە دەبێ ئەو مصحەفە هەمووی بسووتێندرێ. ئەو موعجیزەی قورئانە. ئێستا جەنابەت دەپرسی بۆ وایە؟ لە سوورەتی ئیبراهیمە چونکە خوای گەورە باسی ئینسان دەکا ئین الئینسان لەظەلوم کەفار، زۆربەی ئینسانەکان خەڵاتەکانی خوای گەورە لەسەر پێچی خوا بەکاردێنن، زاڵم ستەمکارن، هەروەها زۆر سپڵە و پێنەزان و شکری خوا ناکەن. لێرەدا مەقامی ئاەتەکەوا دەخوازی تێیەکە بکرێتەوە، ئادەمی کردوێتەوە، ئەڵێ ئەی ئینسان ئاگادار بە ژیانت لە خەتەرایە، ئەم خەڵاتەی خوا لەسەر ئەو حاڵەتانەی خوا لێت بستێنێتەوە، بەردەوام نابێ. تێیەکە بەردەوامە خڕە، تێیەکە دەمی کردوێتەوە، ئەڵێ وریابە خوا چەند ئینزارێکت دەداتێ، 2 ئینزار 3 ئینزارت دەداتێ، دوای ئەوە دڵنیا بە لێت دەگرێتەوە. هەرخوا هەر خۆشیەکت بداتێ لەسەر پێچی خوا بەکاری بێنی، دوای ماوەی خوا لێت وەردەگرێتەوە، بەردەوام نابێ. هەر کاتێ سپڵە بووی بەرامبەر بە خوای پەروەردگار، ڕۆژ تایوارە دەستت بە سنگۆی بەڵە قوربان، سوپاست دەکەم قوربان، سوپاست دەکەم، مەمنونم، بەس یەکجار لە دەمتا نایەتە دەرە بڵێ ئەلحەمدولیلا خوایە هەمووی هی تۆیە، دڵنیا بە ئەو نیعمەتی خوا بەردەوام نابێ، ڕۆژێ لێت دەستێنێتەوە. ئەها بۆیە تێیەکە چۆنە؟ کراوەتەوە، ئەم خەڵاتە بەردەوام نابێ، ئاگادار بە. ئەی لە سوورەتی النەحلە تێیەکە خڕە، يعني خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانە ئین ڕەبەکە لەغەفوور ڕەحیم، ئەو کەسانە ناشکور نین، بەڵام یان لە یادیان چووە یان مەشغوڵیەتی دنیا ئەستەغفر الله دەکەن کاتێک کە بەبیریان هاتەوە، چونکە سەرپێچیەکەی خوایان بەعەمدەن نەکردووە، چونکە تەرکی سپاسگوزاریان لە دڵەوە نەکردووە، بێ ئاگا بوون،
خۆشیان بە مقەسیر ئەزانن هەموو کە دەڵێ خوای یان بم بوورە کە نەمتوانێ شکرانە بژێری تۆ بم ئەو خەڵاتە بەردەوام دەبێت تێخڕەکە چۆنە دایمە دەسوڕێتەوە بە دەورتا دڵنیا بەخوا لێت وەرناگرێتەوە بۆیە ئەوە وەڵامەکەیەتی هەر کەسی ئەوان نووسیوێتی ڕاستی پێکاوە و معلومەیەکی شەوا بزانم هەتا لەبیرتان ناچێتەوە بەڵێ بەڕێزێک ئێستا وتی ڕاستم نووسیوە هاشە ڕاستی نووسیوە ئینشاءڵڵا بە زەمەی مەبەستمان ئەوەیە ئینشاءڵڵا معلوماتمان لەسەر قورئان زیاد کەین و بۆمان زیاتر گرنگی ئەو گەورەی قورئانەمان بۆ دەرکەوێت قورئان ڕێنووسەکەشی ئیملاکەشی وەکو کتێبی تر نییە ئاوا ڕێک وەکو یەک دەیخوێنێەوە کەچی لە نووسینە بۆ دەبێ ئەوە وابێ بۆ دەبێ ئەوە وابێ هەتا قیامەتیش زەلامێک نییە بتوانێت دەستکاری تەیەکی خڕمان بۆ بکا بە کراوە تەیەکی کراوەمان بۆ بکا بە خڕ خوای گەورە چۆنی فەرمووە لەسەر ئەمری پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا لە زمانی ئیمامی عوسمانەوە نووسراوەتەوە وەکو خۆشی هەتا قیامەت دەمێنێتەوە بەس قورئانە کە دەستکاری ناکرێ بەس خوا زمانی ئەم قورئانەی کردووە ئینا لەه لەحافظون تۆش هەڵگری ئەم قورئانە بی خوا ئەوا دەتپارێزێ چێ دەیەوێ خوا بیپارێزێ ماڵ و منداڵی لە لەکە و عیب و عار بپارێزێ چێ دەیەوێ خەڵشیەکانی خوای بەسەرەوە بەردەوام بن دەست بە قورئانەکەی خواوە بگرن بەڕێزان ئێستا سەردەمی فیتنەیە واللهی سەردەمێکە شەپۆلی بێدینی ئەوا دێ ڕات دەماڵۆ دەدبا بەس کوێ کەشتی نەجاتە هیچ شوێنێک نەماوە ئەم قورئانە نەبێ دایمە هاودەمی قورئان بن لە خزمەت قورئاندا بن وەی خەڵاتەکانی خوا خڕبێ لەسەرمان بەردەوام بسۆڕێتەوە بە دەورماندا بەڕاستی خوای گەورە لە هەموو نیعمەتەکان گەورەتر خوا سیارەت بداتێ ژنت بداتێ خانوت بداتێ پارەی زۆرت بداتێ قەدر و حرمەت و شەهادە و بڕوانامەی باڵات بداتێ لە هەمووان گەورەتر ئەوەیە کە وشەیەکی فێرکردوین بەو وشەیە بە ئاسانی دەتوانی سوپاسی خوا بکەی ئەویش وشەی چییە؟ وشەی چییە بەڕێزان؟ الحەمدولله بۆیە بە خۆڕایی نییە کە قورئان دەکەیتەوە یەکەم وشەی قورئان بەچی دەست پێ دەکا؟ الحمد لله رب العالمين هەر ئەوە گەورەترین خەڵاتی خوایە ئەبوایە ئەگەر خوا فێری نەکردینایە ئەو کاتە من و تۆی فەقیر و نەخوێندەوار وەکو کابرایەکی شاعیر و ئەدیب و لێزان و زمانزان نەمان دەزانی چۆن ستایشی خوا بکەین ئەو بە هەزاران شعری دەهۆنیەوە ئەو دیوانە شعری دادەنا ئەو پەخشانە شعرێکی دەنووسی ئەو زۆر زانا و شتی وای دەوت بەرامبەر بە خوای گەورە من و تۆی فەقیر نەمان دەزانی بەڵام خوا هێندە بەڕەحمە بە یەک وشە فەرموویەتی ئەوە بڵێ و سوپاسم بکە الحەمدولله بۆیە یەکەم وشەی ئەم قورئانە بە الحەمدولله دەست پێ دەکا بەڕێزان دائیمە هەوڵ بدەن مناڵەکانیشتان فێرکەن خاوسەریشتان فێرکەن هیچ شتێک نەبێ بەبێ الحەمدولله قەت پەرداخی ئەو مەهێڵە بخۆیتەوە لە کۆتاییان نەڵێ الحەمدولله پارویەک نان لە قورکتا بچێتە خوارەوە الحەمدوللهیەکی لە دوادانەکەی یەکێ لێت دەپرسێت چۆنی هەر یەکسەر بڵێ الحەمدولله بەردەوام وشەی الحەمدولله ئەو وشە گەورەیە گەورەترین خەڵاتێکە خوا فێری کردین ئالێرەدا با بچینە سەر دەرسی شەو پرسیارێک دەست پێ دەکا چی وا دەکات چێژ لە خەڵاتەکانی خوا ببینین چی وا دەکات چێژ لە خەڵاتەکانی خوا ببینین بەڕێزان دڵ و دەرونی خۆت دڵ و دەرونی خۆت وا دەکا ئەم خەڵاتانی خوا چێژیان لێ ببینی یان لەزەتیان لێ نەکەی شەوانێکی پێشووتر لە خزمەت حەدیثێکا بووین کە ئیمامی ئەحمەد لە موسنەدا هێناوی و حەدیثەکە صحیحە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فرمووی أربع من السعادة المرأة الصالحة المسكن الواسع الجار الصالح المركب الهنيء چوار شت بەشێکن لە خۆشبەختی مرۆڤ یعنی هەموو خۆشبەختی تۆ نین بەشێکن لە خۆشبەختی مرۆڤ ئەگەر خوا ئەم چوار خەڵاتت بداتێ هاوسەری باش بۆ ژن و بۆ پیاو هیچ شتێک لە هاوسەر باشتر نییە وەڵڵی هەدیەکێک لە ئێمە وەکو باڵندەیەک وای کە دەسوڕێتەوە بە ئاسمانە ئێوارە کە دەچێتەوە هێلانە بچووکەکەی خۆی ئیسراحەت دەکا واللهی جەنابیشتت منیش تۆش هەموو خەڵکی دنیا هاوڕێت بێ هەمووی نوکتەباز و قسە خۆش بێ هەمووی دەست لەسەر سنگ بێ بۆ جەنابەت هەمووی بەڵێ قوربانت بۆ بکە هەموو گیرفانت پڕ بێت لە دینار و دۆلار واللهی هیچ کێشەیەک لەگەڵ کەسا نەبێ کە چوویتەوە ماڵەوە هاوسەرەکەت ڕووی لەگەڵ تا خۆش نەبێ ئارامی بە دڵ و دەروونتان نایە بەخوا بۆ ژنی ژوایە بە نسبەت پیاوەکەیەوە بۆی یەکەم خۆشبەختی مرۆڤ لە هاوسەری ژیانیەوە دەست پێ دەکا المرأة الصالحة مەبەستمانەیە زەوجی صالحیش و ئافرەت دووەمیان المسكن الواسع خانوویەک کە لەگەڵ ژیانی تۆدا بگونجێ مەسکەنی واسع بۆ ژن و پیاوێک ڤێلایەکی 1000 مەتریە یان سێژوت تخوا کامیان باشترە وەڵای برا خانوویەکی 100 مەتری بۆ ژن و پیاوێکی تازە زەواج کرد و باشترە چونکە بەقەدەر خۆیانە فێنک دەبێ گەرم دەبێ پا دەکرێتەوە ئیسراحەتتری وە خێزانێکی زۆریش
چەند ژووری خەوتنی هەبێ کە منداڵەکانیان زۆر بوون هەر کەسە ئیسراحەتی خۆی وەرگرێ الجار الصالح دراوسەیەکی صالح کە مراقبەی ژیانت نەکا و دایمە چاوی لەوە نەبێ ئێوارەکەی دەگەڕێتەوە چێ میوانت بوو بۆ کوێ چووی چ دەکەی چ ناکەی جاری صالح ئەوەیە لە ناخۆشیدا بەدەمتەوەیە لە خۆشیەت چاوی گرتۆ و لێت ناڕوانێ و حەسوودیت پێ نابە سەرنجت نادا و مراقبەی ژیانت ناکە المەرکەب الهەنی سوارڕۆیەک لە زمانی خۆیدا جەنابتان تەمەنێکتانەوەی کە هەبێ ئەسپ و ئەوانە هەبوو ئەسپ و ماین و ئێستر و ئێستا لەخوا بەزیاوێ ئۆتۆمبیل هەیە ئەم ئۆتۆمبیلەی تۆ هەنیء بێ واتە نەرمونیان بێ بێکێشەوێ بێتە قەوڕەقە بێ هەمیشە پەکت نەخا لە ڕێگاوبانە قدر و حرمەتی خۆت و ماڵ و مناڵت پارێزێ لەبەر دەرگای خۆتەوە سەرکەی و نەچێ گەراج و ماڵ و مناڵت لەسەر جادە نەوەستێ و خەڵک بنەدبینێ و ئەزانی چەند خۆشە هەتا بێ سیارە نەبی نازانی قدر و خەڵاتی ئەم سیارە هەنیئە چەند شتێکی بەلەزەتە چەند شتێکی باشە سوپاسی خوای لەسەر بکە بەڵام بەڕێزان زۆر کەس هەیە هەر چواری هەیە وڵی پیاوی وایە ژنەکەی زۆر باشە بە ئەخلاقە بەڕێزە دیندارە وڵی الحەمدولله خانووەکەی خۆشە هی خۆیەتی کرێچی نییە هەروەها دراوسەکانی باشن بێکێشن سیارە ئۆتۆمبیلی گرانبەها و چاکشی لە ژێرایە جا هەیە پیاوە هەیە ژنە ژنی واشە خۆ هەر چواری هەیە کەچی سوبحان الله یەک دەقە گەشی بە دڵیان نایە هەر ناڕازیە لە ژیان هەر ئەڵێ خۆزگەم بە خەڵک هەیە هەر ئەڵەوە کەی ژیانە منی تێدام دایمە ناڕازیە چێژ لەم خۆشیانە نابینێ بەداخەوە کەواتە بۆیە لە دڵ و دەرونی خۆت دەست پێ بکە ئەگە دڵت بەمانە خۆش بوو تۆ خۆشبەختیت هەیە ئەگە خوا نەخواستە هەمووشت هەبوو دڵەکەت پێی خۆش نەبوو تۆ هیچ نییە زۆر کەسێ بەخوا بینیمە هەر چواری هەیە وەڵی چێژ لە ژیان نابینێ بەداخەوە دڵی پیان خۆش نییە بۆیە یەکەم خاڵوا بزانە کەس هاوسەرەکەی وەک تۆی نییە دایمە کە ژنت هەبوو ئەوە نە ژنەکەتت خۆش بوێ ئەزا ژن ئەمەیان زۆر پێخۆشە ئەی پیاوانی بەڕێز دایمە چاوت لەسەر هاوسەرت بێ وا بزانە کەس لە ژنەکەی تۆ باشتر نییە ئیماندارتر نییە جوانتر و شۆخ و شەنگتر نییە لە چاوی خۆتەوە بڕوانە بۆ دەستگیران و هاوسەرت کوڕە نەچی لە چاوی خەڵکەوە بڕوانی خوشکە ئازیزەکەم کاتێک کە شوت کرد دەستگیرانت هەبوو ئەڵقەب لە پەنجەت کرا لەو سانیەوە تا دەتخەنە گڵەوە قەت وا بزانە پیاوێک لەم پیاوەی تۆ مەرتر لە دنیادا نییە قەت وا بزانە پیاوێکی بە شەهامەتتر و ڕێزدارتر و دیندارتر و پیاوتر و بە حورمەتتر و مەرتر لەم سەر زەویەدا نییە واللهی ژن و پیاو ئاوا سەیری یەکترکەن بەو خوا ژیانیان بەهەشتا بەس واللهی دڵنیاتان دەکەم هەر پیاوێک لە چاوی خەڵکەوە سەیری ژنەکەیکە ژنت مارە کردەوە دوو کەس بن بابە ئەوە تۆ چیت هێناوە تۆ ئەوە کورجەوە کەی ئافرەتە واللهی ژنێک هەردێک سەر ڕەفیقێکی بڵێ ئەو کوڕە شت پێ کردووە کەس نەما بوو مێردت دەست نەدەکەوت پیا و قڕان بوو بۆ خوا بە حەیاتی خۆشی لە دڵی خۆت نابینی ئێمە پیاوێکی گەورەمان هەیە مەلایەکی گەورەی کوردە ئەو مەلا گەورەی کوردە پیاوێکی زۆر زانایە حتا قیامەتیش لە ناو میلەتی کووردا ناوی دەمێنێتەوە ئەگە کوردیش نەبوو یان عەرەب بوو یان فارس و تورک بوو یان ئینگلیز بوو یا بڕواتان هەبێ بە هەموو زمانی دنیا و دیوانەکەی وەردەگێڕدرا بەس بەداخەوە کورد بێکەسە و قەدری خۆشی نازانێ پیاوێکمان هەیە ناوی مەلا خدری ئەحمەدی شاوەیسی میکایەڵیە چێ ئەزانێ ئەو مەلا خدرە نازناوی شیعری چێیە مەلا خدری ئەحمەدی شاوەیسی میکایەڵی جاف چێ ئەزانێ ئەو شاعیرە گەورە نازناوە شعریەکەی چێیە بەڵێ نەخێر نالی بەڵێ شاعیری گەورەی کورد نالی مەلا خدری نالی ئەو مەلا گەورە شعری زۆر 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 بەهێزی هەیە تەنیا دەریاوانی بەحری شعرەکانی نالی چێیە کە دەریاوانێک بێ ئەو دڕ و گەوهەرانەی دەرێ نابێ چێیە چێ دیوانەکەی بەڵێ مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بۆیە هێمنی شاعیری گەورەی کورد دەڵێ هەموو کورد قەرزاری مەلا عەبدولکەریمی مودەڕیسی بیارەیە هەموو کورد قەرزاری مەلا عەبدولکەریمە ئەو دیوانەی نالی ئەو هەموو گەوهەراتە بەس بە مەلا عەبدولکەریمی مودەڕیس و فاتیحی کوڕی و پێداچوونەوەی محەممەدی مەلا کەریمی کوڕی کراوە جابا بەڕێزان بزانین ئێمە باسی ئەومان کرد هاوسەری خۆت لە دڵ و دەرونی خۆتەوە سیر کە لە چاوی خۆتەوە نەچی لە چاوی خەڵکەوە سەیریکەی خۆشبەخت نابی خۆت چێژی لێ ببینە نالی ئافرەتێکی خۆشویستووە حەبیبەی خۆشویستووە حەبیبە چاوێکی خێل بووە لەگەڵ ڕێزم تایبەتیم بۆ ڕووی ئەو کەسانەی کە ئەویان هەیە ئەوە هیچ عیبەیەک نییە لە مرۆڤە هیچ خاوەن پێداویستیەکی تایبەت جێگەی بەزەیی نییە هەمووان نووری چاوی ئێمە جێگەی ڕێزی تایبەتین
خاوەن پێداویستیە تایبەتەکان جێگەی ڕێزی تایبەتین لە دڵی ئێمەی ئەهلی ئیسلام و مسلماندا لە دڵی ئێوەی بەڕێز و ڕۆشنبیردا قەت نابێ خاوەن پێداویستی تایبەت وەکو بەزەیی سیر بکرێ وەکو هەر مرۆڤێکی ئاسایی هیچیان کەمتر نییە لە هەر شوێنەکە خاوەن پێداویستی تایبەت و کەمەندان بی هیچ فەرق نییە لەگەڵ مرۆڤێکی ئاسایی بگرە ئەوانە زۆربەی کات بە تواناتریشن لە ئێمەی ساخ ئەم خۆشەویستەی مەلاخدری نالی چاوێکی نوقاوە ئەوانەی کە خێلن خێچن عن چاوێکی دایمە ئەوان نوقاو و چاوێکی بەرەو ئەولا دەڕوە یواتە چاوەکانی تەوازونی چاویان تێک چووە ئەوە فەزلی خوا لەگەڵ من و تۆدا بەولادا دەڕوانی هەردوو گلێنەی چاو بەیەکەوە دەسوڕێ دێتەوە ناوەڕاست وەکو یەک ئەوانەی نەخۆشی خێلیان هەیە چاویان تەوازونی تێک چووە ئەم ئافرەتە چاوی تەواو نییە چاوێکی دایمە نوقاو و چاوێکی کراوەتەوە و ئتر خێسەیەک لە دم و چاویا دەبیندرێ کەس و کار براو خوشک و پیاوانی وەکو جەنابتان کە ئاشکرای دەکا ئەو کچەم خۆش دەوێ ئەڵەم بۆ خاتری خوا مامۆستا تۆ بەو هەموو شۆخ و شەنگی و عیلم و هینەوە ئافرەت بڕاوە لەم سەرزەویە ئەم ئافرەتە خێل و قیچە نەبێ کە چاوێکی تەواو نیە و چاوی خێلە بزانە سەیری کە ناری لەوێدا پێی وتین بە چاوی خۆت سەیری خۆشەویستەکەت کە سەیری هاوسەرت کە بە چاوی خەڵک لێی نەڕوانی یەک تۆپەڵە قوڕ دێنێ ڕێزم هەیە بۆ ڕووی یەک بە یەکی جەنابتان ڕێزم هەیە بۆ ئێوەی بیسەر و بینەر لەم کەناڵەوە کە تەماشامان دەکەن هەتا دوا ڤیدۆ کە بڵاو دەبێتەوە تۆپەڵێ قوڕ بدە بەدەمی ئەو کەسەدا کە باسی هاوسەرت دەکا بەڕێزان قەت نەهێڵی هیچ کەسێک یەک جار هەڵە بکە باسی هاوسەری ژیانت بکە کچە شیرینەکەم کە شوت کرد لە دوای ئەو ئەڵقە لە دەستکردنەوە دیمۆڵەت نەدەی خوشکەکەی خۆت باسی هاوسەرت بکە بڵێ بێدەنگ بە ستۆپ لەم شوێنەدا مافی ئەوە نییە باسی هاوسەرم بکەی هاوسەری من لە هەموو کەس جوانتر و چاکترە تۆش کوڕی بەڕێز کە هاوسەرت هەبوو نەچی مۆڵەت بە دایکی خۆت نەدەی باسی هاوسەرت بکە تەواو ئەمە بابەتەکە کۆتایی پێهات مەلا خدری نالی یەک تۆپەڵ قوڕ دەدا بەدەمی ئەو هەموو عالەمەدا یەک کەس ناوێت جارشکە باسی مەحبوبە بکە بەڵکو قەرزاریشیان دەکاتەوە دەتخوا بە لەم شەوەدا بچینە خزمەت دیوانەکەی لە نالی کە مامۆستا مەلا عەبدولکەریمی بیارە لە لاپەڕەی 105 شەرحی کردووە لاپەڕە 105 دیوانی نالی پێم دەڵێن مەحبوبە خێل و قیچە مەیلی شەڕ دەکا خێل و قیچە یا تەرازووی نازی نەختێ سەر دەکا ناحەزان سەیریان کردەوە بە من دەڵێن نالی مەلا خدر ئەمە چیم کچە عاشقی بووی مەحبوبە خۆشەویستەکەت خۆ چاوی خێلە چاوی قیچە مەیلی شەڕ دەکا ها کە ئینسان چاویشی ئابخینەوە زانێ خێسەل لێ دەکا وازان لێ تووڕەیە کوڕە و غافرەتە دایمە شەڕی لێ دەبارێ ئەڵێ هەی نەزانینە ئێوە تێناگەن ئێوە نایناسن ئەوە خێل و قیچ نییە و مەیلی شەڕ ناکە ئەوە چاوە بەنازەکانی تۆزێم تەرازوەکەی لار بووە ئەوە زیاتر ناز دەکا تەرازوو ئەگەر ڕێک نەبوو هاڵەن لایەکی پارسەنگ بووە لایەکی هاوسەنگی تێک چووە ئەوە کە چاوی ئاوا لێ دەکا ئەوە زیاتر ناز بەسەر منا دەکا خۆ عیبە نییە ئەوە نازی سەر دەکا خێل و قیچە یا بە غەمزە بۆ نیشانەی دڵبەچاو مەیلی ڕاستهاوێتنی موژگانی دڵ پەیکەر دەکا ئەڵێ ئێوەی نەزان کە سەیری خۆشەویست و مەحبوبەکەی من دەکەن و ئەزان کە چاوێکی ئاوان و قاو خێسەیەکی کردووە ئەوە عیب نییە ئەوە خاوەن پێداویستی تایبەت نییە ئەوە بە برژانگی یعنی موژگان یعنی برژانگ بەو برژانگانی کە چاوی ئاوا هێناوەتەوە یەک ڕێک تیرەکە لە شوێم دەدا لە ناو دڵم دەدا دڵ پەیکەر دەکا دڵم دەکا بە چوار کردەوە ئاوێنەیەک شوشەیەک کار شتێک کە دای دەنێی بۆشکان بشە هاکە فیشەک لە ناوەڕاستەکەی دەی چۆن ئەی پڕژێنێ هەر پارچەی بەلایەکا دەڕوە ئەڵێ ئەوە خۆشەویستەکەن کە چاوی ئاوا لێ کردەوەکو نیشانە شکێنێک وایە جەنابی شتو هەمومان کە فیشەکمان هاویشتۆ سیلاحمان تاقی کردوێتەوە کاتێک کە فیشەک دەتەقێنی هەردوو چاوت کراوەتەوە چاوێکت دەنوقێنی و چاوێکت دەبینێ لەسەر جاسووسەکە ڕێک لە ناوەڕاستی ئەدەی وتیەوە بۆیە چاوی ئاوا لێ کردەوە ڕێک دەیەوێت تیری موژگانی بژۆکەڵەکانی لە ناو دڵمدا و دڵم پارچە پارچەکە ئەوە پەڕی جوانیە تفەنگچی لە کاتی تێرهاویشتنا چاوێکی بقوچێنێ خۆ عیبە نییە چاوی هەمڕەنگی گوڵی مەستیشە و ڕۆژن مەدام یەک لە ئەش گوفتەی بە نەخشا یەک لە نیلۆفەر دەکا ئەڵێ گوڵ دوو جۆری هەیە هەندێک گوڵ هەیە بە شەو خەواڵووە چاوەکانی لێک ناوە ئەها گوڵی وا هەیە کە ئێوارە دێ سیز دەبێتەوە چاوەکانی دنێتە یەک گوڵی واش هەیە بە شەو گەشاوەیە نیتە لە ماڵەوە ئەها بە ڕۆژ چیەکە بە ڕۆژ بۆ خۆی دێتەوە یەک بە شەو دەکرێتەوە
ئەڵێت چاوی خۆشەویستەکەی من هەردوو چاوی گوڵە. چاوێکیانی چییە؟ بەنەفشە، چاوێکی گوڵی وەنەوشەیە. گوڵی وەنەوشە لە تاریکیدا گەشە دەکا. بۆیە ئەو گلێنە چاوە جوانەی گوڵی وەنەوشەیە، چاوەکەی ئاوا داخستۆ داینخواندەوە بۆی چاوە گەشەکە لە ژێر پێڵۆکەوە ببینێ، گوڵەکەی بگەشێتەوە. چاوەکەی تریان پێی دەڵێن گوڵی نەیلۆفەر. گوڵی نەیلۆفەر لە ڕووناچیدا گەشە دەکات، بۆیە ئەم چاوەی دایمە کراوەتەوە، ئەو چاوانی نوقاندۆخەوە عیب نییە. ئەوە هەردوو چاوی دوو گوڵن. گوڵی وەنەوشە دەبێت دایپۆشی، گوڵی نەیلۆفەر دەبێت بکرێتەوە. سەیری کە چ مەدحێکی جوانی، ئەو چاوەی چۆن هەڵسەنگاندەوە بەو دوو گوڵە جوانی کە لە شەو یەکیان لە تاریکیدا دەگەشێتەوە، یەکیان لە ڕووناچیدا دەگەشێتەوە. ئەڵێ عەکسی چاوی تۆ لە چاویدا بە خواری تێدەگەی، کەج نەزەر کەی فەرقی خوار و ژوور و خێر و شەڕ دەکا. ئەڵێ ئەو کەسەی کە سەیری هاوسەرم دەکەی، خۆشەویستەکەم دەکەی، و ئەزانی چاوێکی خیل و قێچە و عیبی لێ دەدۆزیتەوە، ئەوە چاوی هاوسەرم وەکو ئاوێنەی بێگەردوایە. تۆ کە بەرامبەر بە ئاوێنە ڕاوەستاوی هەی کەج نەزەر، تۆ چاوی خۆت خێل و خوارە و شت باش نابینی. کەج نەزەر کەی فەرقی خوار و ژوور و خێر و شەڕ دەکا. تۆ بەرامبەر بە ئاوێنێکی پاک و ڕێک ڕاوەستی کە چاوی خۆت خێل و خیچ و خوار ببینێ، خەتای ئاوێنەکە نییە، ئەوە دەموچاوی تۆ تەواو نییە. ئەڵێ هەر کەسێک دەستگیران و خۆشەویستی من وا ببینێ کە خوار و خێچ و قیچاوی قیچە و خێلە، ئەوە دڵنیا بە چاوی خۆی تەواو نییە، ئەوە خۆت عیبت هەیە، بۆیە دەستگیرانی من ئاوا دەبینی. خوا حیف نییە ئینسان خێزانی خۆی ئاوا خۆش نەوێ. بەم مەدحە نالی دەمی هەموو ئەوانەی داخستو بوو بە مێژوویەک لە ئەدەبی کوردیدا. ئەم شیعرانەم بۆیە بوو بەڕێستان خوێندەوە. زۆر کەس هەیە ژیانی هاوسەری لە لەسەر خەڵک تێکچوو بەڕێزان، وتیان ئەوە کەی هاوسەرە شوت پێ کردەوە، ئەو کتێوە کەی ئافرەتە هێناوتەوە، کچ بڕابوو هەموو کچە جوانە هەیە. ئەبێ وەکو مەلاخدری نالی دەمی ئەو کەسە داخەی بۆ یەک جار بیوێ ڕەخنە لە هاوسەرت بگرێ. ئەگەر خاوسەرەکەت خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامیش بێ، ئەبێ وەکو نالی. ئەم شیعرانە لەبەرکەن، حیفە ئەمە هەر زمانێکی دنیا بوو یا دەکرا بە ئەنواع زمان، بەس بەداخەوە کوردە بێت کەسەکەی خۆمان ئەوە تا گەنجەکانیشمان جاری وا شاعیرەکە ناناسن. بەڕێزان، دڵی خۆت زۆر مهمە. بۆیە دووەمیان خانوویەکی بچکۆلت هەیە، خانووکەت بچووکە، بەڵام بە دڵخۆشی، بە تەبایی شن و بێرد و منداڵەکان، بە شکری خوا، بە ڕازاندنەوەیەکی، بە پاگڕاگرتن و بۆن خۆشکردنی، وەڵڵاهی دەتوانی ئەو خانووە بچکۆلە لە کۆشکێکی گەورە زیاتر دڵت پێی خۆش بێ. سێم، هەی یەک ماتۆڕی هەیە، کاکە دڵی ئەوەندە بۆ ماتۆڕەی خۆشە بەخوا بە ئۆتۆمبیلێکی گرانبەهای نادا، بە دەوری ماتۆڕەکە دێت دای دەپۆشێ دەیسڕێتەوە ئاوێنێ و نازام گوڵ و چی پێدا دەکا. مهمە دڵی خۆت پێی خۆش بێ. ئەو خاوەن ماتۆڕە بەلای ئەوەوە ئۆتۆمبیلی مەسوولێک نایگاتێ. هەیە ئۆتۆمبیلێکی بچووکی هەیە، زۆر کەسم بینیوە، وەڵڵای کومە دەست خۆش بێ، بەرازیلێکی هەیە، سارێکی بچووکی مۆدیل کۆنی هەیە، کاکە دایمە شۆرا و سڕاوە، پاک و پخۆت نادەشێنایە معەتەر، شتی پێوە هەڵواسیوە، علامەتی چاوەزار لە نەوەکو لە چاو بچێ، وەخەڵک کەس بەغیری پەوە نابە. بەس لە دڵی خۆیان ئەوەنە شیرینە، کام ئۆتۆمبیلی جێگڵاسە نازان چی پێڵێن، ئەو بەوە نایگۆڕێتەوە، کاکە دڵی خۆشت شەرتە. ئەوەنە ئەم سارە بچووکە کۆنەی بەلاوە گرنگ و خۆشەویستە چێژی لێ دەبینێ. بەو خوایە هەیە سارەکەشی بای چەندەها دەفتەرە، هەر قەدری نازانێ. سەیری ئێرە بکە، ئێرەی خۆت شتەکانت بەلاوە، دڵت پێی خۆش بوو، ئەوە زۆر بە نرخە. نرخی بازار شەر نییە لە مەعرەز چەندە دەدەنێ، دەنووسینگەی خانوو چەندە دەدەنێ، دڵی خۆت. وەڵڵاهی من بەڕێزان کاتی خۆی لە خێمەدا بووم، ئاوارە بووین لە خێمەدا بوو، ماڵ و مناڵیشم هەبوو. لەو خێمەیەدا ئەڵێ وە مەزانی لە دڵی خۆمە کە بارانی لێدا و خوڕێ ئەو بارانە بەسە خێمەکە هات، بە قەسری قەیسەریم نەدەگۆڕێەوە. ئێستاش وەلیلای الحەمد والمینە خانووی زۆر باشیشم هەیە، بڕواتان هەبێت جاری وا هەبووە، ئەو خێمەیەم بەلاوە لەو ڤێلایە خۆشتر بووە. هەر دڵی خۆت شەرتە لەمە تۆ بڵێ خەڵک ئەم خۆشیە هەبێژێت، ئەم خێمەیە چ تام و چێژێک لێیە کە بارانی لێدا و لە ژێریا گوێر لە خوڕێ ئەو بارانە دەبێت. کاکە چێژی لێ وەرگرە، بۆچی حیف نییە ناشکوری بکەیت، لەو دەقەیە چیت هەبوو چێژی لێ وەرگرە، خوا باشتریش دەدا، بەڵام خۆ ناگۆڕێت. تۆ حتا ئێوارە بۆڵەت بێ بڵێ خانووەکەم خراپە و سارەکەم وایە کەس بۆت دەکڕێ، وەڵا بەس خۆت عەزیەت دەدەی. خوای پەروەردگاریش زیاتر ناداتێت، چونکە شکرانە بژێرین نەکردووە. چێژی لێ وەرگرە، هەر شتێک لای خۆت لە دڵی خۆتا گرانبەها بە گرانبەها. من حەقی بازاڕم چییە؟ هەر شتێک دڵت پێی خۆش بێ، پێی بەختەوەری، با خەڵک بە هیچی نەزانێ. هەر بەوەی شتێکی بچووکی ئەم چوارەشت بەدڵ نەبوو نێستی بیفرۆشی و نەیگۆڕی،
گوێ لە پێغەمبەری خۆشەویست بگرە صلی الله عليه وسلم. لە صحیح مسلمە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر. با هیچ پیاوێکی ئیماندار ژنێکی ئیماندار هاوسەری خۆی یان کەسانی تر نەبێزرێ لە بەرچاوی نەکەوێت بەهۆی عیبێکەوە کە تایەتی، بەڵکو ئەگەر لەلایەکی ناڕازی سەیری کردەیە هاشتی تری تێدایە کە چەند جوان و باشە. ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێنە بۆ هاوسەرت، ژنێک بۆ پیاوەکەی لە صیفاتێکی ناڕازی یەکەکە وەڵڵاهی ئێرە دنیایە بدە ڕێزان بەو خوایە دڵی من و تۆ چی بوویە 100% حتا دەمری نایگەیتێ. قەت ئەو هاوسەرەی کەوا فارز ئەحلامی تۆ بێت لە بوونان نییە، ئەم مێردەش نەکەیت دە مێردی تر بکەیت خوشکم دەستن ناکەوێت، بەو خوای ئەم ژنەش تەلاق بدەیت 10 هاوسەری تریش بێنی 100% دڵی تۆ چی دەخوازێ لە برای خۆتی وەرگرە نییە لەسەر زەویدا. هەموو مرۆڤێک تۆ ژوای منی ژوام هەمومان کەم و کوڕیمان هەیە و لایەنی باشیشمان هەیە. ئەگەر خوا دەکە هاوسەرەکەت یەک دوو سیفاتی ئەخلاقی ناڵێم ئیمانی ناڵێم یەک دوو سیفەتی بەدڵی تۆ نییە، بەڵام وەرە قایمەت بۆ بگرەوە 50 سیفەتی دەنووسی کە ئەم ژنە چەند باشی هەیە، چاو لەوەیان بپۆشە لەزەر لەمایان وەرگرە. خانوەکەت وەڵڵاهی کاکە حەچی مهندسی دنیا بێن بچێ ناویەوە ئیلا دوای یەک دوو مانگ خەلەلی لێدا دوودۆزیەوە، وەڵڵا بریە ئەمەی وانە بوویایە خۆدەکانی بچووکن وڵی خۆزگە خانوەکەم گەورەتر بووە، خانوەکە گەورەتر بێ خۆزگە خۆدەکانی بچووکتر بوونایە، دوو قاد بێڵە خۆزگە یەک قاد بووە قادرمەی نەبووە، یەک قاد بێڵە خۆزگەەوە خەڵک دوو قاد بوویایە، دوو قاد بێڵە کاماڵی فڵان کەس سێ قاتە چەند جوان لە بەرزیەوە دیارە. بۆیە ئەگەر شتەکانت سیارەکەت عیبێکی هەیە خانوەکەت عیبێکی هەیە و دراوسێکەکەت شتێکیت بەدڵ نییە بەڵام 10 صیفاتی چاکی هەیە چاو ڕەضیە منها آخر. هەر خراپەکان مەبینە بەڕێزان جوانیەکانیش ببینە، چێژ لە ژیان دەبینی. واللهی بەدبەختترین کەس کە بەدەستی خۆیان بەدبەخت کردووە خوا کەسی بەدبەخت نەکردووە ئەو کەسانن دایمە عیب دەبینن. ئەم چاویان داخراوە بەس بەم چاویان ئەوە عیبی هەیە، ئەو هاوسەرم ئەو عیبەی هەیە، یەک چاکەی تری نابینێ. ئەم خانوو کاکە تیای نەحەساینەوە ئەم عیبەی هەیە، ئەم سارم ئەم عیبەی هەیە، ئەم هاودراوسێم ئەم عیبەی هەیە، بەڵام چاوەکەی تری ناکاتەوە، یەک جوانی نابینە لە ژیانە، واللهی قەت خۆشی لە خۆ نابینی. وەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەر شتێک یەک عیبی بچووک لە خانووەکەتە هەبوو بیفرۆشی وەڵڵا دەبێت هەر ڕۆژە لە خانووەکە بی. یەک عیبی بچووک لە دراوسێکەت بینی ئەخلاقی لەگەڵ تۆدا یعنی تۆزێک نایەتەوە لەوانەیە خراپ نەبێت، تۆ بۆ خۆت خراپ بی، چاوی تۆ لێڵ دەبینێ هێنا فەقیرە و عیبی نییە یەکسەر بڕۆی گەڕەکە کە بەجێ بێڵی وەڵڵا ئەم شاری هەولێرە جێگەی تۆ ئیندیا نابێتەوە. وەڵڵا هەر سیارەکەت بەحاڵ ڕۆژ سلف لێدا و باش هەڵ نەبوو بەخوا بیبەن بۆ معرەز بیفرۆشن، وەڵڵا برام هەمیشە بێ سیارە دەبی. ئەگەر شتێکی نەبێزراوە بوو باش نەبوو لەلات ڕەضیە منها آخر. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سەروەرە فێری ژیانی خۆشی کردین کاکە گەشبین بە دەیان جوانی تر هەیە دڵی خۆتی پێخۆشکە. یا ڕەبی خوای گەورە هەموو لایەکمان دڵخۆشکە، بەختەوەری دنیا و قیامەتمان کە، ئەو خەڵاتانەی پێت بەخشیوین یا ڕەبی خوای ئەم دڵ و دەروونەشمان ئاسوودەکەی چێژی لێ وەرگرین، بە بەشی خۆمان ڕازی بین، ڕێزی یەکتر بگرین، دنیایەکی خۆشبەخت قیامەتێکی ئاوەدان بەهەشتێکی نەبراوەی هەتایمان پێ بەخشی. منیش و ئەم ئازیزانی مزگەوتیشم و ئێوەی بیسەر و بینەری ئەم وتارەش هەموو لایەکمان یا ڕەبی خوا لە بەهەشتەکەتا کۆمان کەیتەوە بە خزمەت ذاتی پەروەردگار بگەین، بە خزمەت ڕەسوولی ئەکرەم محەممەدی مستەفا بگەین صلی الله عليه وسلم. آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم.